بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. فرخوازانی ئازیز و بەڕێز بە یارمەتی خوای گەورە دەچینە سەر کۆمەڵێک لەو یاسایانەی کە لە زانستی تەجوید خوێندومانە دەین بە شێوازێکی تەطبیقی و کردداری لەسەر قورئانی پیرۆز ئێمە دیاری دەکەین یاسایەکان و باسییان دەکەین بۆ ئەوەی زیاتر ئەو یاسانێک کە بە تیۆری خوێندیتمان بە زانستی خوێندومانە بیان ناسینەوە لە ناو قورئانی پیرۆز و بزانین ئەمە چ جۆرە مەدێکە، ئەمە چ جۆرە یاسایەکە لەو یاسانێکەوە ئاماژەمان پێداوە. دەچینە سەر سوورەتی ئەشورە بە بسم الله الرحمن الرحیم دەست پێ دەکەین و سەرەتا ئێمە باسمان کردیە گوتمان مەدەکان دەبێتە دوو بەش، مەدی ئەسلی مەدی فەرعی. مەدە ئەسلیەکان هەمووی دوو حرەکە درێژ دەکرێتەوە، مەدە فەرعیەکانیش ئەوانێکەوە 4 و 5 و 6 حرەکە درێژ دەکرێتەوە و لەناو مەدە فەرعیەکانیش دەبێتە سەبەبی سکون و هەروەها سەبەبی هەمزەمان هەبوو کە ئەوانە 4 حرەکە درێژ دەکرێتەوە. ئەوەی کە سەبەبی سکونە ئەویش دەبێتە دوو بەش کە لەوانەی عارضمان هەیە و هەروە ئەسلیشمان هەیە لەوی کەوانەی توش هاتووە. دێن یەک بێگە بیرە خۆمان دێنینەوە. یەکەم خوای گەورە لە سەرەتای سوورەتەکەدا لە ئاەت یەکەم دەفەرمێت حامیم. بە حامیم دەست پێ دەکات. گوتمان حامیم واتە 5 پیتمان خوێن، گوتمان ح واتە حەیون، حەیە طهور واتە تا ها ڕا. ئەو 5 پیتە ئەگەر هاتوو حەیون طهور، ئەو 5 پیتە ئەگەر هاتوو لە سەرەتای قورئانی پیرۆزدا هاتبوون، حروفە مقەطعەکان ژمارەیان 14 دانەیە، ئەگەر لە سەرەتای سوورەتەکان داهاتبوون ئەوە ئەلفەکانی ئەوانە بۆ نمونە دەرێ ح یان یا یان تا یان ها یان ڕا. ئەو 5 ئەلفە کاتێک کە درێژ دەکرێت تەنها 2 حرەکە درێژ دەکرێتەوە، ئەوانە تەنها 2 جوڵە درێژ دەکرێتەوە، 2 جوڵە درێژ دەکەینەوە لە جوڵەکان. ئێستا بۆ منە ح، ئەو حا 2 جوڵە درێژ دەکرێتەوە، نایبرێ ح ئەو زبرێ میم، نا حامیم بە 2 جوڵە درێژ دەکرێت. بەڵام میمەکە لەبەرەوەی لەو 5 حرەکەی نییە ئەسلەکان لە مەدە ئەسلەکان حسابی ناکەین، ئەو کاتە دەبتە 6 جوڵەیی، دەبێتە مەدەچی لازم لەبەر ئەوەی بەو شێوازە دەنووسێ ح ئەو جە میم چ درێژ دەکەینەوە؟ ئەو میمە 6 جوڵە درێژ دەکەینەوە. حامیم کەواتە حاکە بە 2 جوڵە ئەلفەکەی، میمەکەی یائی میمی ئەو یائی کە لێرە درێژ دەکەی بە میم دەی خوێنیەوە بە 6 جوڵە درێژی دەکەیتەوە. میم بەو شێوازە. دەچینە سەر ئاەتی پاشەی عین سین قاف. بەو شێوازە دەخوێنیەوە لە سەرەتای سوورەتەکە. لە سەرەتای سوورەتەکان حروفە مقەطعەکان ژمارەیان 14 دانەیە، ئەمانە یەکێ 6 حرەکە درێژی دەکەیتەوە لەبەر ئەوەی ئەو 5 پیتە نەبوو، حەیون طهور نەبوو کە لە باسمان کردی لە پیتە مەدەکان. بۆیە عینمانێ، سینمانێ، قافمانێ، کەواتە پیتی عین بەو شێوازەی، کۆچمانەیە سین، کۆچمانێ قاف. 6 بە 6 بە 6 18 جوڵە تۆ پێویستە درێژی کەیتەوە. کامیان درێژ دەکەیتەوە؟ یای عینی، یای سینی، ئەلفی قافی، کەواتە 6 جوڵە بە 6 جوڵە بە 6 جوڵە درێژ دەکەیتەوە. عین بەو شێوازەی، سین بەو شێوازەی، واروە قاف بەو شێوازانە درێژ دەکەینەوە کەواتە دەبتە مەدێکی لازمی ئاگادار بە ئەوانە حرفینە. ئەگەر هاتوو ئیخفا و ئیدغامی تێدا بوو ئەو کاتە دەبێتە مثقل، ئەگەر بەبێ ئیدغام بوو یان ئیخفا بوو دەبێتە مخفف واتە بە سووکی دەخوێندرێتەوە. بۆ نمونە عین سین قاف چەند حرەکەمانێ؟ 18 حرەکە تۆ پێویستە لەم سێپیتە درێژی کەیتەوە. عین سین قاف بەم شێوازانە چەند تێبینیەکمانێ لەسەر شێوازی خوێنەوە ئەم پیتە. عین سین دەکرێ عینەکە لەبەرەوەی مەدیلینی تێدایە، عین مەدیلینیشی تێدا دەکرێت ئەوش بە 4 درێژکەینەوە لە ئەوە ئاسایی، بەڵام ئەولاتر و باشتر و چاکترە عینەکە بە 6 بی لەبەرەوەی ئەو یاە
یاسایەکی تر لێرە نونی ساکینمانەیە گەیشتە حرفی سین کەواتە دەبێ ئیخفایەکی ناسک بکەین لەبەر ئەوەی سەرزمان دەبێ ژێر ددانەکانی خوارێ بۆ ئیخفایەکەی جوان دەچێت تامی سینی لێبێ بەو شێوازە ئیخفا لە سین لە بۆ قافی قاف ئیخفایەکمانێ دیسان نون گەیشتە قافی هەر کاتەک نون باسمان کردە بگاتە قافی دەبێتە چ یاسایەک دەبێتە ئیخفا بەڵام چ لەبەرەوەی نون گەیشتە قافی قاف حرفێکی قەڵەوە حرفێکی ئیستیعلا پێویستە غونەکەشی قەڵەو بکرێت دەیخوێنیەوە سین نارێ سین یان سین نونەکە ئیدغار ناکەی بەڵکو ئیخفایەک غونەیەکی قەڵەوشی دەکەین سین قاف بەم شێوازانە دەخوێنیەوە کە ئەوە نیشانەی مەدەکانی لەسرە پێویستە تۆ ئەم شێوازانە بخوێنیتەوە دەچینە سەر ئاەتی دواتر ئاەتی سێ كذلك يوحي إليك كذلك مدێکمانەیە مدێکی طبیعیمانە دوو جوڵە درێژی دەکەینەوە كذلك ئەگەر هەمسەکەی بخوێنەوە کافەکە لەسەری بۆسین كذلك ئەک بەڵام ئەگە بڕۆین يوحي لێرە مدێکمانێ واومان هەیە واو ساکین پێشی ضەممەبی دەبێتە مەدی ئەو کاتە یو طبیعیە يوحي یا کەمانێ ساکینە پێشی کەسەیە یا ساکین پێشی کەسە دەبێتە مەدی کەواتە لێرە ئەو یاش مەدیە بەڵام چی لە پاش هاتیە هەمزەیەک لە پاشی هاتیە ئەو کاتە دەبێتە مەدی سەبەبی هەمزە لە مەدی سەبەبی هەمزە منفەسڵە یان متصلە واجبە یان جائزە دەرێ مامۆستا ئەوە فەسڵەکەی لە بینی یوحی ئیلەیک ئەم وشەیە جیاوازە واتە هەمزەکە لەگەڵ حرفە مەدیەکان نییە بەڵکو سەر بەخۆیە يوحي چوار حركة پێنج حركة درێژ دەکرێتەوە يوحي إليك بەم شێوازەی دەبتە مەد الجائز منفصل فەسڵەکەیە لە بینی مەدەکە و هەمزەکە ئەو کاتە دەخوێنیەوە ئەگەر لەسەر ئیلەیکیش ڕاوەستی بۆ نمونە ئیلەیک ئەوەی بکەیە سکون ئەلێرە وەقف بکەی چی لێدە چ مەدەک دروست دەبی لێرە یا ئەچی ساکینمانەیە پێشی فەتحەیە دەبێتە مەدێکی لین ئەوەش دەکرێت بۆ نمونە لێرە بە دوو بە چوار بە شەش لەسەری بۆسی ئیلەیک لۆ چووکە کافەکەم کردە ساکین فەتحە دەبێتە مەدی لین مەدێکی لینی دوو چوار شەش بەڵام ئاگادار بین مەدی لین بەقوەتر نییە لە عارض سکون بۆیە هەر کاتێک بەم شێوازە ئاگاداریە بین إليك وإلى الذين من قبلك ليرى إخفاء معنى نون دبيتا إخفاء معنى هي ليرى إخفاء دكين قبل ليرى قلقلة معنى حرف باء قلقلة يشي دروز دكين ليرى بمشي وازانا بردوام دبين لا خوينوي من قبلك الله العزيز الحكيم ئەگەر لەسەر وشەی ئێرە ڕاوەستاین ئەوە ما کردە سکون چونکە ئێمە بە سکون ڕادۆستین بە حرەکەدار ڕناوەستین حاکیم یاکەمانەی دەبێتە یاکی مەدی لەبەرەوەی ساکینە پێشی کەسرێ دەبتە عارض لە سکون دوو چوار شەشمانەی دەتوانین لەسەری بۆسی حاکیم بەو شێوازانە له ما في السماوات وما في الأرض له هاکەمان هەیە ئەو هاء ضەمیرە مادەم لە بۆ کەسێکی تاکی کەسی سێم بەکاردێت لە بۆ چی لێ دەکەین مادەم وێ پێشی متحرکە پاشی متحرکە ئەوە بەخۆشی حرەکەدارە یان دە بە خۆی دەبی ضەمەبی یان دەبی کەسرەبی ئەو کاتە درێژ دەکرێتەوە دەبێتە مەدی سیلە کە بۆ مەدی سیلە دوو حرەکە درێژ دەکرێتەوە لەه کەواتە وەکو واوێک مامەڵی لەگەڵ دەکەین لەه بەم شێوازانە دەخوێنیەوە مافی ماکە مەدێکی طبیعیە في مەدێکی طبیعیە ئەلف و لامەکەی ناخوێنەوە في السەماواتی مامۆستا لەبەر چ ئەلف و لامی ناخوێنەوە لەبەر ئەوەی هەمزەی وەسڵ هاتووە ئەلف و لامەکە دەبێتە ئەلف و لامێکی شەمسی چونکە حرفی سینی بە دوواداتە و لامەکە سکوونی لەسەر نییە یاسایەکمان هەیە
هەر کاتێک ئەو لامە سکوونی لەسەر نەبوو ئەلفولامەکەی ناخوێنینەوە لەبەر ئەوەی شەدەی بە دووادادێت بەڵام ئەگە شەدەی بە دووادا نەهاتوو سکوونی لەسەر بوو ئەو کاتە ئەلفولامەکەی دەخوێنینەوە لەه ما في السما نەمگوتێ ما في ئەلفولامەکەی ناخوێن لێرە لەبەر ئەوەی سکوونی لەسەر نیە وە شەدەش لە دووی داهاتێ بۆ نوعی دەیناسێ و لە قورئانی پێوت السماوات سما مدێکی طبيعي وات مدێکی طبيعي مانەیە وما مدێکی طبيعي مان لەبەرەوەی ساکینە پێشی فەتەیە في دیسان ساکینە پێشی کەسرەیە ئەوە ما في ئەو زەلێک دەدەین في الأرض ئەو کاتە وهو العزيز وهو دیسان ها تەماشا دەکەین وهو هەمزەی وەسڵمانە لێرە لێک دەدەی وهو دەخوێنینەوە وهو العالي دیسان لامەکە سکون لەسرە عظيم دیسان دەبتە مەدی عرض للسكون بدو بتوار وبش دەخوێنینەوە تكاد السماوات تكادس لكاتي وصل كرني الفلامەکەی ناخوێنینەوە تكاد السماوات دیسان سماوات مدی طبيعي مان هەیە يتفطرن ئاگاداری بن نەبتە فاکەی قەڵەو نەکەین بەڵکو فاکە بە ناسکی بخوێنینەوە يتفطرن ڕای قەڵەو لێرە ئەگەر بوەستین هەر کاتێک نون فائی بەدوو دابێت دەبێتە چی؟ دەبێتە ئیخفا بەو شێوازانە دەتوانین بخوێنینەوە من فوقیهن یەک ملاحەزە لەسەر پیتی نونی هەر کاتێک لەسەر پیتی نونی شەدەدار شەدەی لەسەروی بوەستین حاڵەتی غونەکەی زیاد دەکەین نارێ بۆ نمونە فوقیهن نونەکە غونەی زیاتر دەدەینێ هەر کاتێک لەسەر نونێک بوەستی بەو شێوازە دەبێت والملائكة وشي ملائكة مدكي تيدا والملائكة أو نشاني مدمانة الفكمانة بلام تمشار ذكي لنا وملائكي همزك هاتية هر كاتيك باسمان كير لدوي الفكان واتا لدوي بيتم مديكان زاني سببي همزة يعني سببي سكونة دل ما موسى سببي همزة أو زاني من همزك لدوي بيتم مدكان هاتية بلام تمشار بكين لم بيتا لنا ويقوشيا همزك ياخد زيايا دري ما موسى لناو يك كلمة ملائكة يك كلمة هم مدك وهم همزكي تدا كواتا دبتا مد واجب المتصلة كواتا تن حركة دريج دكيوا سوارو بينس حركة والملائكة بوشي وازي والملائكة يسبحون باش أقد أمليرا وقف ماكر أو ماكر دا السكون أو بو ساكين بيشي بو ضما كواتا دبتا مدي أو واو شي مدية دبيت مدي عارض للسكون يسبحون يعني يسبحون بشاشي دطواني لسري بوستي بلام أقر رويشتين أو كاتا دبيتو مدي كي طبيعي يسبحون بحمد ربهم ويستغفرون حرفي سينك عقداري همسكيبين حرفي غين ونبتة ويستغفرون بلام أقل لي رودسان وقف ماكر راوستاين لكين السكون كرد معنا السكون يعني ساكين ويستغفرون ديسان دبيتو مدكي عارض لو توقفت كده دبيتو مدكي سبب السكون ويستغفرون أو كاتب تواني بدو بتوارو بشش لسري بوستي لمن إخفاء معناه نون جيشت حرفي لمن في الأرض ألا ديسان نشاني مد معنى ألف معنى جيشت همزة مدي جائزة يعني واجب المتصلة كامل أنا آية أو مدة لقل إنا زيانيا بل ما مستاد زيا كواتا ليرا بتوارو ببينس حركة دريجي لكيتوا دبت مدي سمديكي بيدلين ألا إن الله ألا كدريج دكينو توارو بينس تزور مديكا جائز منفصلة بكو زاني منفصلة
فصلی هەیە فصل لە بینی مەدەکە و هەمزەکەی کەواتە بەوەی دەیناسیەوە کە مەدی جائزە یان واجبە جائزە نەک واجب متصل فەرقی لەگەڵ جائز منفصل کە دەڵێن واجب متصل لە کاتی یاساکەی باسم کردیە دەڵێن واجب واتە لە هەموو قاریەکان بە شێوازی 4 و 5 خوێندیانەوە إن الله أكمل ما تكون غنى ددين شدكي إن الله هو ها ناس كتيرين بيتا أقدار بين هو الفلام كيدا خوينوا هو الغفور الرحيم دي سامدك معناها يا أشي ساكن بيشي كسرية دكريبا دو سوار بشش لسري بوستين بمشي وازانا بردوام دبين والذين اتخذوا من دونه أقدار بين مدك كأتاوك إسا لو تطبيقاتي بس ما نكردها أويش من دونه أمت مدك ما مصاها أكمان هي هاي ضمير بون منا بيشي كسرية باشي متحركة كواتا كتتا بيني دو متحركي أو هاء وكو ياسا دبي لبيني دو حركة داري بي أو هاء بخوشي متحرك بي بكسرة يان أوتا بضمة أو كاتا دريج دكيتوا أو نشانة مدة واتا أو ياء كنشانة مدي لسربو دبتا صيلي كبرى سيلي كبرى واتا سيلي قورا تان حركة دريج دكيتوا توارو بينس حركة دريج دكيتوا بودي ناسيوا كنشانة مدي لسرا أجر واو يجبو واو يجي بتوقبو نشانة مدكي لسربو أو دبتا صيلي كبرى كذكر بومنا من دونه أولياء هو كاركشي همزة سببي همزة صلة كبرى سببكي همزة دريج دكتور أولياء استاجيسان ليرا سببي همزة أو مدك دريج دكتور بلام دريج ديسان سوارو بينس حركة دريج دكتور أولياء الله حفيظ عليهم وما أنت ديسان ليرا سببي همزة جائز منفصلة فصلة كي لبين مدكو همزك عليهم بوكيل ميمك باقي لدوبي دبيتسي إقلاب طوى ونيا إقلابة نا ميم لا ميمي إقلاب ما نيا تبتا إدغام الشفوي أي آفرين إخفاء الشفوي إخفاء برام رحمة الله باس ما كرديا جوازي إخفاء الشفوي لقال إقلابي النوني جوازي هي بلام نروي دنقوي جوازي كنيا عليهم بوكيل دو حركة لسري دمينين وكوتاي بيدينين بمشي وازانا دتواني يمو قرآن أو ها تطبيقي لسبكي تن شوازي تن صورتك بو شوازانا بخوينوا بو ياسا كان لبيرنكي وتكراري بكيوا بو يقتابي كانش استفادة لأيوة بكنو وأوشتاني كأيوة اللي فيربونا دورو بري خوتاني لأقدار بكنوا وهروا بو تطبيقات أو ياساني كخويندوتا بين لسر قرآني تطبيقا بو هم بجواني ضبطي بكي ولا بريان بكي و لامتحان كانش كاجر أما هيتمان بتواني ناجح وسركوتبي ولا امتحان قيامته إن شاء الله قرآن شفاعة لبودك للاي پروردگار وأواني كأهل قرآن أهل الله وخاصته أهل تايبتي پروردگار زيقاو مكانيان تايبتا أم قرآن كومالي خلق برز دكاتوا وكومالي خلقيج نزم دكاتوا زاداوا كارين لخواي پروردگار بما كاتا خزمتي قرآنكو بيامكي خوي سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك